پێشنگا کرد گەلەریا دووکە دەینایی کارێ منێ تقریبا 40 ساڵانە 1971 حتا 2011 ئا پێشنگاها ڕەنگێکی بەرفرە منێ دەینایی بژبەری گەلێک پێشنگامێت کردین بەس نەک بیڕەنگی هەندە لەوحا چکو پترش 180 تابلوە تێدا ئەو تابلو کارێ گرافیکە کارێ ئینستلیشنە کارێ تابلووە وەکو ئەکریلیک وەکو تعامل گەل مادەی کەرەستێن جدا کارێ من تعبیرە سەر ژیانە خەلکەکێت کرد و ژیانە من گەل وێ خەلکێ ئەو خەلکە ئەس نابدا ژیانیم نابدا مازم بیم گەلوان مازم بیم و ئەو کەرەستێن ئەس بکار ئیناین بچکات یاخودا ئەو خەلکێ ئەو کەرەستە ئەو ماوەدە بکار ئیناین ئەو کەرەستە وەکو بە تەسویر کریات بێژم چییە؟ بەراوتر وەک دیت ئەلبێژم بینەرا دیت و تەلیسن پانەکەنە تێلە سیمە و گەلێک پارچێت و خەلک و مرۆڤ بکارتینتن بۆ ژیانە خۆ خاستەن خەلکی هەژار مدیت و گەلێک وان کەرەستە بکارتینت من نویسە ji bilê tabloyet min hindek nivîsandin vê pêşengayê de hene behsa parçeke jiyana min û girêdana min gel xelkê ez çikû biçikatiya xwe de min tamin gelek gel vî van tişta kiriye yanî gelek gel sîmê û telîsê min her wer kiriye tiştek bû xwe bû keyfa min pê bêt وێجا من دیت کو خەلک گەڕانە من ینی خەلک دیسا وان تشتا بکارتینت و ئەو تشتات بنە پارچەکش لە شێوان ئەس گەڕام گەلێک جیها باژێرە خۆ بەلکولانت ئەس تێدا ژیایم و کولانت دیت ئەس چوویمێ دیرت من دیت هەر دیسا ئەو تشتە گەلێک بەلاوە و گەلێک خەلک ینی پارت بهرکی مازن خلکی وان تشتا بکارتینتن مگوت باشه از چیمە ناوی موضوعی دا چونکو نزیکی منه راستی و بیخو طبعا چیمە ناو دا چونکو نکمن ابداع چیه کو تشتا که تو بکی کو تو پی نزانید تو چتکی یعنی هر دیسا آخنت مازن یه فیلسوف فروید علم النفس يعني بيشتن ابداعش ذاتيتت يعني كساتيتت يعني توكي توكي نك من مفهومك قالك مازنها وقت بيجمعك توكي لا تشكي او جوازي هاي بين تشكي ان توكي تشكو تشكي يعني رشيج بمناسبه ده بيجم مخابن ابروك مفهومه بدل بلاغه بين تشكي لا توكي اخر افتشتبو من جوازي هاي چونكو وقت حزب بحث خوب كمان هر کسک آن هنرمنده که روشن بیرک بحث خوب کرد او گریدانا جاناوی وقت پشتوکی او بیت پشتاوی تعبیر سر هنده بید نه سر تشتک دیبید